السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما ساییان ئەوەی ڕاستی لە حەزەکەم پێشنیارێت تۆ وەربگرم. زۆر بەڕێزی ڕوحە گیان بە میوانت بم. خۆشەویستی ماما ساییان. وەڵڵاهی ماما ساییان ئەگەر خوای گەورە بیکا بە قسمەتم. یا الله ئینشاءالله بێتە قسمەتە ئەوەی خێری تایە. ئەوەی خێری تیاوێ ئەوەی خێری تیارە بێ ئینشەڵا نەبێ بە قسمەتمان. مامۆستا وەڵڵا ئەوەی ڕاستی بێ من یعنی ئەمە سونەتی حەیاتە و هەموو کەسی ئەبێ بیکات بۆ ئەوەی لە گوناح شتی ژوورۆبی. حەز دەکەم پرۆسەی هاوسەرگیری پێ بکەم. ئینشاءالله وەخێر و خۆشی ئینشاءالله. ئینشاءڵڵا مامۆستا من خۆم مەوالیدی 2006 بۆ حەوت لەو بینەیەتام. ماشەڵڵا جارێک گەنجی وامەزانی وە دەنگ تەوامەزانی پیاوێکی پیری بە تەمەنی. وڵای ڕاستەکە مامۆستا بەس نییە خۆمی ترە لە مناڵی شتەوە هەر ناو ئیش و شتەزام و ئەلحەمدولیلا ئیمکانیت خۆم مەیە و لەخوا بەزە ئەی لەخوا بەزە. مامۆستا من لە ئەم شتێ لێک شتێ ترسم ئەترسم توش ئافرەتی خراپی. بەڵێ ئینشاءالله تووشی ئافرەتی خراپ نابی ئینشاءالله. جا حەسەب تەمەنەکەم و ئەلحەمدولیلا بۆ پاڕی شتۆمانە هەیمای ئەوە نییە پیاوەسی خۆی بکات تا بڵێ ئیشکەرم تا بڵێ ئەتوانم میشکەم تا بڵێ ئەتوانم ناخۆفەیا بکەم. من تەمەنەی خۆمەوە ڕۆژێ سرم لە بەغدادا ڕۆژێ لە تکریت ڕۆژێ لە نەجەف هەر ڕۆژی لە شوێنێکم بۆ ئیش و شتۆمانە. بەڵێ لەخوا بە زیابیان ڕەبی تەمەند درێژ بی و ڕزقت بەرفراوان بێ ئینشاءالله برا شرینەکە. ئامین ئەجمعین. ئێستا نەسیحەتی تۆمان گەرەکەوێ مامۆستا حەسەب تەمەن و حەسەب ئەم شتێ خۆمە ئایا گونجاوە یا گونجاو نییە. ئێستا تو تەمەنت یعنی 20 ساڵە. نە مامۆستا لە بینی 18 بۆ 19 و نایدەکە. ئەی دەواشە الحەمدولله. بسم الله الرحمن الرحیم. برای شیرینم والله ئەوەی تۆ داوایەکەی کە گەڕانە بە دوای ژنە ئەمانە ئەمە طبعا ئەمری خوای پەروەردگارە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم. والله ئەمرێکەوە ئینسان بە تایبەتی ئەوانەی کە حەزەکەن ئیمانیان سەلامەت بێ و حەزەکەن دوور بن لە گوناح و الحەمدولله ئیمکانیاتی مادیان هەیە و هیچ لایەنی جەستەییش و هیچ نوقسانیەکیان نییە. خوای تعالی ئەمریان پێکا کەوا ژن بێنن یعنی ژنێنان یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم. و طبعا ئەوە بۆ کچانیشە بۆ خوشکانیشە بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم داواکە ئەفەرمێ إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه. ئەگەر کەسی ئەهلی دین و ئەهلی ئەخلاقی جوان هاتە پێشۆ مەوەستن یەکسەر بیدەن بیر لەوە مەکەنەوە بڵێن ئەمە چییە و چیچینی یعنی معنای وایە بۆ کچ و بۆ کوڕ ئیسلامی ئێمە داوای ئەوەی کردۆ زوو ئینسان خێزان پێکەوە بنا بۆ ژیانی هاوسەرگیری زۆر زەرورە بۆ ئەوەی کە بنەچەی یعنی کۆمەلگایەکی تەندروست دروست بکرێ. حتا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر نەیکەن ئەفەرمێ فەساد لەسەر زەویا دروست ئەبێ فەسادێکی وا گەورە کە چاری ناکەن دوایەوە. إن لم تفعله تكن فتنة في الأرض وفساد عريض للرواياتك كبير. بۆیە نصيحتي من بۆ هەموو برایەک بۆ هەموو خوشکێک هەر توانای زەواج هەبوو توانای هاوسەرگیری هەبوو هیچ مەوەستن ومەیشترسن مەترسن لەوەی خوا نەخواست تووشی کەسی خراپ و نازام چی ئەمانە. تۆ ئەتوانی ڕاوێژ بکەی بە کەسی باش ئەتوانی ڕاوێژ بکەی بە کەسی باش بڵێ کاکە ژنی باشم بۆ بدۆزۆ یەکێکم بۆ بدۆزۆ کە مواسەفاتەکانی ئاوا بێ. ئێستا بۆ ئەم برا ئازیزەمان من پێم باشە کە کەسێ بێ خانەدان بێ یعنی لە ماڵێکا بێ ماڵەکە تۆ زێمادام تو دەست ئەڕوا دیارە میوانیشت زۆر تێ بادام تۆ ئەتێت و ئەڕۆیت و کاسبیەکەی تۆمانە دارە میوانیشت زۆر تێ کەسێ بێت دائیمەن ئەو کەسە بەرچاوی تۆزە کراوە بێ چونکە ئەگەر لە ماڵێکا بێ ماڵەکە خۆیان خانەدان نەبن میوانیان زۆر نەبێ بۆ تۆ لەوانێ زەرری هەبێ. مەرجێکی تر داینە لەسەری ئیلا ئەو کەسێک کە ئەیهێنی نوێژ و تاعاتی مەزبوط بێ نەک لەبەر خاتری تۆ نوێژ بکە با نوێژ و تاعاتی مەزبوط بێت چونکە تۆ پێی ناگەی ژیان تا لە ناو کاسبیە ئەمانەدانشی فێری نوێژی بکەیت و فێری چی پێ بکەیت پێیان ناگەی. ئەمجا نەسیحەتێکی تر ئەوەیە کە ئەو کەسە پۆشتە بێ دایک و باوکت ماوە؟ بەڵێ مامۆستاییان.
یعنی کەسێکیش بێ ڕێز لە دایک و باوکت بگرێ احترامی دایک و باوکت بگرێ یعنی ئەم مەرجانە هەبێ لەو کەسە زۆر زۆر باشتر نازانام تۆ حەز لە خوێنەوارەکەی یا حەزەکەی چۆن بێ ئەویش وڵایی مامۆستاییان ئەوەی ڕاستی بێ من خۆم حەزم لە ئافرەتێکە باڵاپۆش بێت من خۆم ئەوە نییە ینی ئەهلی مزگەوت و شتە ئەلحەمدوللا ساڵی ڕابردوو لە ناو ڕەمەزانە چوون بۆ عومرە یعنی ئەوە نییە ینی لە نوێژ و تەعاتۆم شتێ لەو دی ئەلحەمدوللا لایەنی دینم باشە مامۆستا زۆر مەمنوون لە کاتمان گردی و گەردنمان ئازا بکە وەرەگەردن تازابێ کاکە ڕۆحەگیان قوربانی ئەمە لایڤی خۆتە تۆمش دوێخانی خۆتە هەر کاتێ پرسیارێکت بوو هەر شتێکی تر من لە خزمەتتام هەر ڕاوێژێکی تریشت گەرەکە من و مامۆستا سامانیش هە لە خزمەتتا ئەبین ئیتر جەناب خزمەت دەبرای تۆ برا گەورەمانی ئینشاءالله هەر ئینەکەمان فۆلۆ بکە ئینەکەمان دایم لە جێگا و شوێنی بەرزتر و ئینشاءالله لایەنی دینن زۆر بەخۆترە بێت و خوای گەورە ئەوەی باشە پڕ بەدڵی خۆت بۆ بکە ئینشاءالله لەگەڵ تۆیشە ئینشاءالله برای شیرینمانی برای ئازیزمانی ئەڵڵا سەربەرزت کە ئەڵڵا ئەڵڵا یا ئەڵڵا یا ئەڵڵا داوات لێ ئەەکەین بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەم برا ئازیزەمان کە ئیسێمە قسەی لەگەڵا ئەەکەین خێزانێکی محتەرەمی دینداری ڕێکوپێکی چاکی بکەیتە نسیب